بڵاوبوونەوەی یەکێک لە گۆڤارەکان کە ژمارە شەشی گۆڤاری نوێبوونەوە لە ئێستادا بەردەستە و چاپ و بڵاو کراوەتەوە قسە و باس لەسەر بڵاوبوونەوەی ئەم ژمارەی و هەروەها ناوەڕۆکی گۆڤارەکە کەم بە میوانداری زۆر بەڕێز حەسەن یاسین بەڕێوەبەری نووسین لە گۆڤاری نوێبوونەوە خێرهاتی کاک حەسەن بەخێربی سەرچاومان ئەگەر بە دێڕێک پێناسەی گۆڤارەکەی خۆتان بکەیت چۆن گۆڤارەکەی ئێمە گۆڤارێکی هزری گۆڤارێکی فکری سیاسی ڕووناکبیری گشتیە مەکتەبی گەشە پێدانی بیر و هۆشیاری دەری دەکا کە ئێستا کاگارز سەرنووسەرەتی من بەڕێوەبەری نووسینم کۆمەڵک لە هەڤاڵانمان کە کاگەوراز محەممەد و تەحسین تاها چۆمانی و شاناز هیرانی و بڵێ سەجەبار فەرمان و بورهان عەبدوڕەحمان و بورهان حاج سلێمان و مان هەمووی دەستەی نووسەرانن بە هاوکاری بەیەکەوە گۆڤارەکە دوو مانگ جارێک دەری دەکەین. بەڵێ هەموو با بڵێن ژمارەکانی تەواوکەری یەکترینیان هەموو ژمارەیەک بڵێن بۆ خۆی ژمارەیەکی تایبەتە و کۆمەڵێک بابەتی هەمەڕێک لە خۆگرێت. ئێمە تایتڵی گۆڤارەکە یەکەم هەمیشە نوێکردنەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەردەوامە بۆیە ئێمە هەر لە دوای کۆنگری چوارەوە ئەو ناوەمان بۆ گۆڤارەکە هەڵبژارد و لەژێر تایتڵی گۆڤارەکەش ئێمە نووسیمانە کە نوێبوونەوە گەشە سەندنی ڕابردووە، یعنی ئێمە لەو گۆڤارە دەمانەوێ ڕابردوو ئێستا و داهاتوو بەیەکەوە بستینەوە بۆ ئەوی بۆ خوێنەرانی گۆڤارەکە. لە هەموو ژمارەکان ئێمە کۆمەڵێک تەوەرمان یعنی با بڵێن گۆڤارەکەمان بەش کردووە بەسەر چەند بابەتێکە کە بەردەوام ئیشیان لەسەرەکەین. مەسەلەن لە دەواازەی هزری بابەتی ئەو بابەتانی کە پەیوەندیان بە فکرەوە هەیە، دەواازەی سیاسی ئەو بابەتانەی کە سیاسین هی ئەو باز لەو ڕۆژگارە دەکەن لەو کێشانە دەکەن کە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا هەیە، هەروەها دەواازەی کاروباری ژنان کە بابەتێکی گرنگە لە لامان ئێمە، هەروەها شرۆڤەی ئەرشیف و ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها سەروەری بەشێک هەرجارەی بابەتێک دوو بابەت لەو سەروارانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا هەیەی ئێمە لێرەدا دیکۆمنتی دەکەین، تۆماری دەکەین، قسەی لەسەرەکەین، زیندوی دەکەینەوە بۆ ئەوەی هەمیشە لە زەینی خوێنەرانی نوێبوونەوەدا ئەم بابەتانە حزوریان هەبێ کە ئێمە دەمانەوێت ڕابردوو بە ئێستاوە بەستینەوە. زۆر باشە. گۆڤارێکی هزری سیاسی کۆمەڵایەتی هونەریە، بەڵام بۆ خۆتان ئەولەویەتان ناوە بە چ بابەتێک زیاتر؟ ئێمە ئەولەویەت بۆ بابەتە هزری و سیاسیەکانە، بەڵام لە هەموو ژمارەیەکیشا ئێمە چاوپێکەوتنمان کردووە. بۆ نمونە چاوپێکەوتنی جۆرا و جۆرمان کردووە. لەم ژمارەیەدا چاوپێکەوتنمان لەگەڵ خات و فریار عەبدوڵڵا کردووە کە ئێستا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕۆژگاری خۆیدا، کە من خۆشم زیندانی سیاسیم زیندانی سیاسی بووە. ئەو هەموو ئازار و زەحمەتیانەی کێشاوێتی باز لەو ڕۆژگارە دەکات بۆ ئەوەی لای خوێنەران ئەم شتانە کاڵ نەبنەوە و تۆماریش بکرێن. پێشووتر چاوپێکەوتنمان لەگەڵ خات و سۆزانی حەمەتاتە کردووە کە چوار برای شەهیدە، باوکی شەهیدە، باسی ئەو زەحمەتیانەمان کردووە. پێشووتر لەگەڵ فەرماندە قادر خۆرانی کردومانە کە لە ڕۆژگاری داگیرکردنی شنگال لەلایەن چەکدارە دڕندەکانی داعشەوە قارەمانانە لەو منتقانە هەڵسوڕان و بەرگریان کرد. بەردەوامی لەسەر ئەو چاپێکەوتنەش. باشە، خوێنەری گۆڤارەکەی ئێوە کێ بۆ کێ ئەنووسن؟ ئێمە وامان کردووە گۆڤارەکە کۆمەڵێک توێژ و ئەوانە خۆیان تێدا ببینەوە، نخبەی سیاسی، نخبەی فکری لە ڕووناکبیری گشتی بۆ هەموو خەڵک ئێمە بتوانین گەشەیەک بە لایەنی سیاسی و فکری بدەین
لە لای خوێنەری کورد لە لای ئەندامانی ئەو بابەتانی کە بڵاوی ئەکەنەوە بۆ خوێنەر وەکو ئەو بابەتانەی کە لە نووسین لە گۆڤارەکەدا بڵاوی دەکەینەوە و سەرجەم ئەو بابەتانەی کە جێمە بەستن و ئێستا لە دنیادا قسەیان لەسەر دەکرێت ئێمە لە گۆڤارەکەدا پێشووتر لە ژمارەکانی پێشوو ئێمە قسەمان لەسەر کردووە بابەتمان لەسەر نووسیوە هەر خۆمان ناهی دەرەوەی گۆڤارەکەش بۆیان نووسیوین مەسەلەن بۆ نمونە بابەتی پۆپۆلیزم کە سەرۆختێک دوای بەهاری عەرەبی و ئەوانە ئێمە بینیمان کەف و کوڵێکی گەرم و گوڕ و ئەوانە هەبوو و دوایش دامرکایەوە تەنانەت لە کوردستانیشدا پۆپۆلیزمە دەوری هەبوو هەموو ئەوانە لە گۆڤارەکەدا ئێمە قسەمان لەسەر کرد زۆر باشە قەڵەمی گەنجان تا چەندێک خۆیان بینیوەتەوە لە بڵاوبوونەوەی ئەو بابەتانەی کە ئەگەر ئێمە دیقەت بدەین لە تایتڵی یان با بڵێن لە ناوەڕۆکی گۆڤارەکە و بابەتەکان هەڵسەنجێنین دەبینین هەموو ئاستەکانی تەمەنی تێدایە بەڵام سەرجەمیان بە سەرجەم تەمەنەکانەوە بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی بیری گەنجانە نەکۆن و بە سەرسوو دەنووسرێ زۆر باشە ئێستا سوشیال میدیا بەشێکی زۆر بابەتی تایە و بەشێکی زۆر لە خوێنەرانی دوور خستۆتەوە لە خوێندنەوە ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر خوێندنەوەی گۆڤارەکان بە تایبەتی هەیە بڵین کاریگەری نابێت دەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کە دوو مانگزارێک گۆڤارەکە دەرەکەین بەشێکی باشی و خوێنەرانەی بە تایبەتی ئێمە کە بۆ مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەڵبەندەکان بۆ تەنانەت بۆ بازار و بۆ نوخبەشدا بەشی دەکەین چاوەڕی گۆڤارەکە دەکەن و پێیان وەکو دەڵێ جۆرێک لە چاوەڕوانی و پەرۆشی پێوە دیارەکە دەیانەوێت گۆڤارەکە بەردەوام بێ بەڵام دەبێوەش بزانین کە سوسیال میدیا ئەمڕۆ کاریگەری لەسەر زۆر بواردا کرد بەڵام بابەتەکانتان لە سوشیال میدیا هیچ بڵاوێتۆیان هیچ شوێنێکی تایبەتی هەیە بۆ ئێمە لە پەیجی مەکتەبی گەشەپێدان بیر و هوشیاری دوای دەرچوونی گۆڤارەکە بەجیاش بابەتەکان بەشێکی زۆریان بابەت دیسان دای دەبەزێنینەوە بۆ ئەوی ئەوانی فرسەتیان نەبووە گۆڤارەکە بە شێوەیەکی کاغەزی ببینن بۆ ئەوی لەوێدا بیخوێنەوە و دووبارە چاویان پێگەشت بێت زۆر باش بابەتە هونەریەکان هیچ بوونیان هەیە لە ناو گۆڤارەکەی بەڵێ بابەتی هونەری هەیە بۆ نمونە ئێمە لە ژمارەی 4 چاوپێکەوتونمان لەگەڵ کاک عەباس عەبدوڕەزاق کرد کە ناسراوە بە عەباسی ڤیدیۆ لەوێ باسی لە ئەو چالاکی هونەریانە کردووە کە لە سەردەمی شۆڕشی نوێدا کردویانە تیپیشانەی شۆڕشیان چۆن دامەزراندووە چۆن لە گوندەکان چالاکییان کردووە چۆن لە سەردەمی مفاوەزات هاتوون لە نزیک شارەکان خەڵک لە شارەکانەوە ڕۆیشتون ئەو شانۆیانیان دیوە کە ئەوان پێشکەشیان کردووە و زۆر بابەتی دیکەی هونەریش هەوڵمانداوە بیان وروژ زۆر باشە زۆر بابەتی مێژووی هەیە کە دەکرێت قسەی لەسەر بکرێەوە دەکرێت ئەگەر لە ڕەنگە لە یەک ژمارەیە با بڵێن بابەتەکە دوور و درێژ بێیان مێژووە کە زۆر بێت بەڵام با بڵێن بە چەند زنجیرێک ئەتوانرێت ئەو بابەتانە بە تایبەتی بابەتە مێژوویەکان کە پەیوەندیان بە سیاسەتەوە هەیە بە تایبەتی لە ناو شاری سلێمانیە با بڵێن فۆکەسەکەتان زیاتر لەسەر ئەو بابەتانەیە یاخود سیاست با بڵێن بەگشتی ئێمە هەوڵمەنداوە ئەوەندەی بکرێ خۆمان لە بابەتی دابەزاندنی بابەتی درێژ بە زنجیرە بپارێزین لە بەرچی لەبەرەوەی گۆڤارەکە دوو مانگزارێکە دوو مانگزارێک تۆ خوێنەر بابەتێک خوێنێتەوە بەشێکی تەواو بووە دوایی کە دێ ژمارەیەک کە دەبینێ ڕەنگە نەگەڕێتەوە سەر ئەوە هەوڵمانداوە جارجارە ئەگەر بابەتی درێژیش بێ بڵاوی بکەینەوە بۆ نمونە ئێمە لە ژمارە 5 ئێمە هەوڵماندا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی نامێلکە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی کە جەنابی مام جەلال بە زمانی عەرەبی نووسی بووی لە سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید ئارام شاسوار جەلال کردبووی بە کوردی و هەر ئەو سەردەمە بە کوردی بڵاو کراوە دووسێ جاری تریش پێشتر چاپ کرا بوو بەڵام داواکاریەکی زۆری لەسەر بوو شیکردنەوە و دیدێکی زۆر
نایاب و جوانی لەو سەردەما بۆ دابشکردنی چینەکان لە کوردستان بۆ ئاراستەی خەباتمان بەرەو چێ دەچێت هەموو ئەو شتانەی تێدایە بابەتەکە درێژیش بوو بەڵام هەم ئەرشیف و دیکۆمنت هەم دووبارە هێنانەوە پێشی بابەتێکی وا کە خوێنەران بتوانن ئیسفادەی لێ بکەن. زۆر باشە تەنها بە زمانی کوردی دەرئەچێ یاخود هەر لە ناو گۆڤارەکە زمانی تری تیا بابەتەکان جگە لە زمانی کوردی گۆڤارەکەی ئێمە گۆڤارێکی کوردیە تا ئێستا گۆڤاری عەرەبیمان نییە یان بە زمانی ترمان نییە هەموو بابەتەکان کوردین لەبەر ئەوەی تۆزێ قورسە لە یەک گۆڤارە بتانی دوو بابەت دوو زمان لە یەکا کۆ بکەیتەوە بەڵام ئێمە لە گۆڤارەکەدا هەمیشە بە بەردەوامی بابەتەکان بە کرمانجی خوار و بە کرمانجی سەروش یان با بڵێن ئەوەی لە ناو خەڵک باوە بە سۆرانی و بە بادینیش ئێمە بابەتمان بڵاو کردوتەوە و هەواڵی خۆشەویستمان کە قەڵەمێکی خاوەن فکرە محسین ئۆسمان کە لە بەرلین دەژی و ناوەناوەش دێتەوە دۆکو لە کوردستانە ئەو بابەتی بادینی چەندجار نووسیوە بابەتی فکرین بڵاوی دەکەینەوە بۆ ئەوی خوێنەرانمان لە بادینان و ناوچەکانی تریش دانەبڕێن لە گۆڤارەکەمان لەو ژمارەی داهاتوش قەڵەمی تریش بە بادینی بۆمانە نووسن و بابەتمان لەبەردەستدا. بەڵێ ئەو کەسانی کە بۆیان هەیە لە گۆڤارەکەی ئێوە بابەتەکانیان بڵاو بکەنەوە تەنها ئەو بەڕێزانن کە ئاماژەت پێکرد یاخود کەسانی تریش بۆیان هەیە بابەت پێشکەشی ئێوە بکەن. نەنە ئێمە سانسۆرمان لەسەر هیچ کەسێک نییە کە بابەتمان بۆ بنووسێ بەڵکو بە سنجێکی فراوانەوە و خۆشمان داوامان لە زۆر لە هەواڵانمان کردووە لە لەوانەی کە دەیان نەسین لەوانەی کە قەڵەمن لەوانەی کە توێژینەوەیان هەیە کە وتاری باشە نووسن بابەتمان بۆ بنووسن و ئەو ژمارانەی کە دریشمان کردووە شایەدی ئەوەن کە ئێمە قەڵەمەکانمان زۆرا و زۆرن پاوانمان نەکردووە تەنها لەسەر سەرنووسەر و بەڕێوەبەری نووسین و دەستەی نووسەران بەڵکو دەرگامان ئاوەڵایە پێشوازی لە هەموو ئەو نووسینە باشانە دەکەین کە خوێنەران سوودی لێ وەردەگرن. زۆر باشە ئەگەر بێت و بتانەوێت گۆڕانکاری لە ناوەڕۆکی گۆڤارەکە بکەنە بێ با بڵێن کێن ئەو بەڕێزانەی کە بڕیارەدەن کە ناوەڕۆکی بابەتەکان یاخود با بڵێن شێوازی نووسین کە باڵێن ئەو چەند ژمارەی ترکە بڵاو کراوەتەوە بگۆڕدرێت لە ناو گۆڤارەکە. ئێمە شێوازی ئیشکردنەکەمان شێوازێکی بە کۆمەڵە شێوازێکی دەستە جەمعیە هەموو پێش هەموو گۆڤارێک پێش هەموو ژمارەیەک کە دەستی پێ بکەین ئێمە هەر لە سەرنووسەر کە کاگارێز سەرنووسەرە مەسوولی مەکتەبی گەشە پێدانی بیرەوە شیاریشە من خۆم کە بەڕێوەبەری نووسینم ئەو ستافەی کە دەستەی نووسەرانن هەمومان کۆ دەبینەوە هەمومان پێکەوە بڕیار لەسەر ژمارەی ئایندە دەدەین کە بە چ ئاراستەیەک ئیش بکەین و پێشووتریش کە گۆڕانکاریمان کردو ژمارە 1 و 2 قوارەشی جیاواز بوو تا ڕادەیەک ئاراستەی نووسین لە گۆڤارەکەشدا جیاواز بوو لە ژمارە 2 بە دواوە 3 کردمان بەڵام بە کۆبوونەوە و بە کاری دەستە جەمعی کردومانە ئەوە نییە بڵێن ئێمە لا ئێمە تاکە کەسێکە بێ بە تەنیا بڕیار لە گۆڕانکاریەکاندا هەمومان پێکەوە ئیش دەکەین بۆ ئەوی بتوانین شێوازێکی بە کۆمەڵی بۆ ئیشکردن بۆ بەردەوام بوون درێژە پێ بدەین. دەستەکانت خۆش بێ و بە هیوای کاری باشتر زۆر بەڕێز حەسەن یاسین بەڕێوەبەری نووسین لە گۆڤاری نوێبوونەوە سوپاس دەکەم کە لەگەڵ من ئامادە هەراوەدامی.